کاک عومەر یەکێ بوو لەو کەسانی کەوا هەر لە دروستبوونی بزوتنەوەی ئیسلامی و هەر لە ئەوڵ هەنگاوی بزوتنەوەی ئیسلامی و لە ساڵی کاتی کۆچکردنی خەڵکی شاری هەڵەبجە لە خزمەت جەنابی مامۆستا مەلا عوسمان و مامۆستایانی شاری هەڵەبجە یەکێ بوو لەو کەسانی کەوا لە خزمەتیانە کۆچی کردو لەوێ دەستی لەگەڵ ئەو مامۆستایانەشان بەشانی بۆ لایەنێکەوە لە منتقی سەریاس و شوێنەکانی کە هەورامانات و ئەم دەوروبەرەکەوە کۆچیان کرد لە شاری هەڵەبجەوە بەشداری کرد لە ئەو بزوتنەوە پیرۆزە وەکا عومەر هەر لە پێشمەرگایەتی و تا پلەکانی گەیشتوتە پلەکانی بەشێکی زۆر لە پلەکانی سەربازی بڕیوە ئینسانێکی بەوەفا بۆ ئینسانێکی دڵسۆز بۆ ئینسانێک بۆ زۆر بە ئیخلاص و بە جددی کارەکانی ئەنجامەداوە ئاوات و ئومنێتی ئەوە بکەوە خوای پەروەردگار لە پێناوی ئەم دینەی خوا بە شەهیدی بیبەخشێ و بیگەێنێت و بەلای خۆی و ئینشاءڵڵا خوای گەورە هەر بەنیەتەکەی خۆی مردنەکەیش هەر بە و پاش ئەو هەموو زەحمەت و ناخۆشی و ناڕەحاتی و دەردی سەریکەوە بەسەری هەر لە تەمەنی کۆتایە ئینشاءڵڵا خوای گەورە هەر بە شەهید حسابێکە و ئەجرتە بەدەم خۆی و حسابی مجاهدی لە فی سەبیلای بۆکە پێش هەموو شتێک پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامی بووە دوای بزوتنەوەی ئیسلامی کۆمەڵ جیابووە کۆمەڵ بووە بە یەکەوە بووین هاوسەگر یەک بووین مەسئولیاتی سەرتیبی بووە لە ناو بزوتنەوەی ئیسلامیە کاتی خۆی ئێستا هەر لە کۆمەڵە مەسئولیاتی هەبوو بەڵامی تر تووشی ئەم نەخۆشیە بۆ ئەمری خوای کردووە